بابینە سەر قەناس بەدەستە بەناوبانگەکان لە مێژوودا کێنەوانەی کە لە شەڕە گەورەکانە دەنگیان داوەتەوە تاوەکو ێسەش مێژوو باسییانەکە لەوەی کە نیشانشکێنەری زۆر بەتوانا بوون و لە ڕێگەی چەکەکەیانەوە لە ڕێگەی قەناسەکانەوە زۆرترین دوژمنی خۆیانیان لەناو بردووە. پێش ئەوەی باسی ئەوە بکەین ینی باش هەرە بێ تۆ بزانی ینی هەموو شتێ مبالغەی تایە ینی بۆ نموناڵێ ئەم قەناسە 500 کوشتووە ئەمە ئەو ژمارەیە مبالغەیە دایگرە 50-60 نەفەر دابگرە خوارەوە ینی ژمارەکە وەکو خۆی نییە مستحیلە وەکو خۆی نێزیک بێتەوە چونکە ئابێت تۆ بزانە هەر وڵاتێ پێویستی بە قارەمانە لە شەڕە هێشێ بێت دەنگ بداتەوە هەر وڵاتێ پێویستی بەوەیە ئەبێ شخصێ بێنیتن لە ناو سوپایە کە ناو ئەو ئەفسەرە بێنیتن یان ئەو سەربازەکە لە پروپاگەندەی شەڕەکە شەڕەکەی خۆت بە گەورەی دەرکەی واتە هەتا ئەگەر باسی عێراق بکەین جەنگی عێراقیانی کە ئەیانوت بارق ئەیانوت سەرکەوتن بەدەستێنێتن ینی لیوا بارق عەبدەڵڵا الحاج سەیف القادسیە و ویسامی ڕافیدێن و هەموو جۆرە ئەنواع نازناو هەمووی درابوو پێی ئەمە ورە بەرزکردنەوەیە لە سوپاکانی تری سەرەکەی قەناس هەڵە بژێرن باش کە قەناس ورە بەرزەکاتەوە ئەڵێن فلان کەس لێرەیە واتە دوژمن خەڵاسەکە بەس تەبعان وەکو بەجانابتمێتە ئەو ئەرقامانە مبالغە لە جەنگی جیهانی دووەمە ئەگەر باز بکەین ینی ئەوانە زۆر فنلەندیەک یانەوت وای دێت مردنی سپی وای دێت بۆ سپیان لێی نابوو وایت لەبەرەوەی هەموو شەڕی لەناو بەفرا بوو فلەندا رووسیا خۆ تەزانی شیمالی هەمووی هەر بەفرەیتر لەبەرەوە جلوبەرگی سپی بوو لە ناو بەفر خۆی شاردەوە ئەوەی کە باسیەکەن لە سجلات دەوری 700 کەسی کوشتووە بەس وەکو بە جانابتموت یانی ڕقەمەکە بێت دابەزێتن کە 700 کەسی کوشتووە لە ڕووس ئەو فنلەندیە لە دوای ئەوە لەو قەناسە بەناوبانگانەی جیهان ینی بڵێن رووسیەکە دێتن ڤاسیلی زایتسیف ینی ئەو شێ بە معنای هیندێتن کەروێشکی کێوی ڤاسیلی زایتسیف بۆ ئاگاداریت خۆی خەڵکی گوندە لە سیبیریا با پیرەی لە تەمەن نۆمناڵی ئەم کوڕەیە بردە ڕاوی کەروێشک رووسیا بەناوبانگە بە کەروێشکی کێوی لێنانە ئایبرد بۆ ڕاوای لێ هات نیشانێکی زۆر سەیرێگرت ئەم مناڵان کوڕە تاکو گەورە بوو کە گەورە بوو لە شەڕە فەنگی عادی بەکارهێنا سەریان کرد ینی بەم تفەنگە لە کەسەکەدا بە یەکەم فیشک لەبەرەوە هەڵبژاردرا بۆی بێتە قەناس باش مەشقیان پێی کرد بووە قەناس 400 و تقریبان 42 کەسی کوشت بەس گرنگ لەوەیە ڤاسیلی زایتسیف نزیکەی 16 باشترین قەناسی ئەڵمانی لە ستانلی نگراد کوشت ینی قەناس بکوژێت شتێکی سەیرە ئەمە تۆ ئەفسەر و سەربازەوانت نەکوشتووە تۆ قەناسی پرۆفێشناڵی بەرامبەرت کوشتووە لەبەرەوە تاکو ئێستا تفەنگەکەی لە رووسیا لە مۆزەخانە دانراوە ئەگەر بۆی سەرەکەی ئەوە تفەنگەکەیەتی کە لە جەنگی جیهانی دووەم بەکاری هێنا لە ستانلی نگراد بەڵێ جگە لە ڤاسیلی زایتسیف ئەمە قەناسێکی کوردی باشمانە بوو موسا لە کۆبانی ئەمان ئەو ژمارەی کەویش هەر وەکو پێتم وتی ئێمەش مبالەغا ئەکەین کوردیش فەرق ناکا وەکو بەڵامەوەی کە جەنابەت بیستوتە لەسەری و ئەوەشی کە بڵاو کراوە لە میدیا لەسەر موسا ئاستی موسا چۆن بووە لە بەکارهێنانی قەناس موسا زۆر بەرزە لە بەکارهێنانی ئەو تفەنگەیە ئەڵێ ئەو زەلامە لەدایک بووە بۆ ئەو تفەنگە زانوێتیمە ئەو تفەنگە چییە کە بەکاری دێنێتن بە عاشقی ئەو تفەنگە بۆ ئەو زەلامە من نازانم مێژووی مەشقی ئەوانەی چییە و هەموو مواسەفاتەکانشی هەموو مواسەفاتی تایە ئەو زەلامە مواسەفاتی ئەوەی تایە کە بێتە قەناس ئەو تفەنگە لەمان کاتە دراگنۆفی بەکارهێنا دراگنۆفی رووسی بەکارهێنا نەوەک ڕۆمانی چونکە دراگانۆف زۆر وڵات دروستیەکە ڕۆمانیا کوبا عێراقش دروستیە کرد ینی عێراق ناوی لێ نابوو ئەلقادسیە تفەنگی ئەلقادسیە دروستکردنی عێراق بوو بەڵام ئەگەر بێیتە باری هیچی ناگاتە رووسیەکە